ئەم باواتەیان پەیوەندی هەیە بە جوتیارێکی کوردەوە کە توانیەتی ناوبانگێکی نێودەوڵەتی بەدەست بهێنێت و تەنانەت لە ئاژانسە نێودەوڵەتیەکانە قسە لەسەر کارەکانی لەسەر بەرهەمەکانی و تەنانەت داهێنانەکانی بکرێت با بە یەکۆ جارە ڤیددیۆکەم ببینینجا لەگەڵ شەزانیاری تاواکارتان پێشکەشەکەی چاڵێکمان بۆ کرد لە بنی درەختەکانە بەڵام تۆ ئەو چاڵە ئاوەی کە ئەی دێرین ئاوێکی تێر و تەسەل بێ ئەو ئاوە نەبێ کە دارەکانمان بگەنێنی جوتیارە نمونەیەکەی هەڵەبجە لە ئاژانسە جیهانیەکان تا ڕەنگ دەداتەوە و دەبێتە جێی سەرنج. ئازاد محەممەد بە بڵاوکردنەوەی ڤیددیۆ و چالاکیەکانی لە بواری کشت و کاڵدا توانیەتی 9 ملیۆن فۆلۆڤەرس لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک بەدەست بهێنێت و لە جیهاندا بەرهەمەکانی نمایش بکات. هەفتانە بابەتە گرنگیەکانی بواری کشتتوکاڵ و چاندنی بەرهەمەکان بە ڤیددیۆ بڵاو دەکاتەوە و کێشە و گرفتەکانی جوتیاران دەخاتە ڕوو. جوتیارە نمونەیەەکە تەمەنی گەشتوتە 50 ساڵ و هێشتا بەردەوامە لە کارکردن و هەوڵ دەدا بەرهەمەکانی لە نێو وڵاتانی دەرەوە بخاتە ڕوو. ئازاد محەممەد بە ئاژانسی جیانسی جیهانی فەڕەنسی پرسی ڕاگەیان هانی گەنجانەیە بۆ کارکردن لە بواری فراوانکردنی سەوزایی و بەرهەمە کشتتوکاڵەکان بۆشی کەی بینین لە وێنەکانە کۆکەرەوەی تەواوی ئەو خوێنکارانەیە لە ناو ئەو باخانەی کە خۆی کاریتیاکات و هەمیشەش کاگازات دڵفراوانیەکی هەیە کە ئەو پیشەی هەیەی بیا بە بەرامبەرەکەی بۆی کە ئەوان بەردەوامی بە کشتتوکاڵ و ڕێژەی زیادبوونی سەوزایی بکەن.